چین و توێژەکانی خانەقین نیگەرانن لەوەی تا ئێستا حکومەتی ناوەندی و خۆجێیی پارێزگای دیالە بەردەوامە لە پەراوێزخستن و فەرامۆشکردنی ناوچە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی. بیانووی جیاواز و بە هەر هۆکارێک بێت محاربەی خانەقینەکەن. ئەو محاربە هەر لە زوو دیارە یەک ڕێگەکانیان بڕی لە خانەقین، بودجەی خانەقین ناگەیتە خانەقین. حکوومەتی خۆجی لە دیالەوە خانەقینی پشتگوێ خستووە لە هەموو بارەکانەوە لە معاملەتی دایرەکانە ڕۆتینی زیاتر و بەڕێنەکردنی معاملەکان لەبەرەوە دەڵێمە کورد و خەڵک ناوچەی خانەقینن. چاودێرێکیش دەڵێت پارێزگای دیالە تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی جوگرافی و مێژووی سیاسیشەوە. ئەم پارێزگایە بە عێراقێکی بچووکراوە وەسف دەکرێت. بە بڕیارێکی سیاسی دژایەتی ئەکرێن و بێبەشکرانە لە هەموو ئەو ئیمتیازاتە کە پارێزگای دیالە هەیە بە تایبەت شاری خانەقین کە بێبەش کراوە لە هەموو پرۆژەکانی خزمەتگوزاری و میزانیە و نەسریەوە تاکو ئێستا سەرڕای ئەوە کە ئیسە زیاتر لە نیوەی پارێزگای دیالە کە ئەوانە عەرەبی سونین ئاوارەی شاری خانەقین بوون و دەوروبەری. چین و توێژ و پێکاتەکانی خانەقین داوای گەڕانەوەی شارەکەیان لە ڕووی ئیداریەوە بۆ سەر هەرێمی کوردستان دەکەن بۆی ڕزگاریان بێت لەو کێشە و گرفتانی بەردەوام لەلایەن حکومەتی ناوەندی و ئیدارەی پارێزگای دیالەوە بۆیان دروست دەکرێت بە ئاوات و ئامانجی دەیان ساڵی باو باپیرانیان بگەن و ناوچەکەیان بگەڕێتەوە سەر کوردستان. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.